جۆرەها جلوبەرگی سەربازی لە بازاڕدا هەڵواسراوە. جۆری جلەکان هێندە زۆرن، مەگەر کارمەندی سەربازی لێکیان جودا بکاتەوە کە کام جل تایبەتە بە کام هێز. بوونی جۆرەها جلوبەرگی جیاواز لە هەرێمی کوردستاندا ئاماژەیە بۆ چەندین هێزی جیاواز کە سەرجەمەم هێزانە چی لە ناوچە کێشە لە سەرەکان چی لە هەرێمی کوردستاندا کار دەکەن، بەڵام هەماهەنگیەکی ئەو تۆش لە نێوانیاندا نییە. لە عێراق و هەرێمی کوردستان دەیان جۆر هێزی ئەمنی و سەربازی بوونیان هەیە. جلی ئەو هێزانە جیاوازە و هەر هێزە و چەندین جۆر جلی تایبەت بە خۆی هەیە. جیاوازی جلی هێزەکان بەسن بۆ ئەوەی پەرتەوازەی و نەبوونی هەماهەنگی نێوانیان بزانرێت. ئەبینی جۆری جلەکان بە ویستی خۆیان جلە سەربازەکان دەپۆشن، زۆر التیزام بە ڕێساوی یاسا سەربازەکان ناکەن. ئەمە یەک لەوە کارەکانە ئەگەر لێ وردبیتەوە کۆمەڵی هۆکاری تر هەیە بۆ باشتر و تەوحیدکردنی ئەوانە و یەکخستنی ئەو جلوبەرگە ئەبێ حکومەتی هەرێم لە ڕێی وزارە ئەمنیەکانەوە ڕێنمایی تایبەت دەربکات، جۆری جلەکان دیاری بکات، ڕەنگی جلەکان جاری بکات، هەرچەنە پێشتر جۆر و ڕەنگی جلەکان دیاریکراوە، بەڵام بەداخەوە لێرە و لێوە دەبینی زۆر کات التیزامی پێوە ناکرێت. هەندێک لە فەرماندەی هێزە چەکدارەکان خۆیان خودی ئەوەن کە سەرپێچی ڕێنمایەکان بکەن و جۆرێکی جل دەپۆشن وای لێدی کارمەندەکان و سەربازەکانی خواروی ئەوانشەوە التیزام بە جلوبەرگ و قیافە سەربازی دیاریکراوەکەی ئەو یەکەیە ناکەن. بوونی ئەو هەموو هێزە سەربازیە جل جیاواز لەبەرە نەک سەقامگیری بەدواوە نەبووە، بەڵکو هەندێک جار بووەتە مایە گرفتی ئەمنیش. ناوبەناو داعش سوود لە جیاوازی جلی هێزە سەربازیەکان وەردەگرێت و بەو جلانەوە بازگەی وەهمی دادەنێت و کردەی سەربازی ئەنجام دەدات. کە جلوبەرگی جیاواز زۆر بوو ئیتر داعش بێ ئایا تاوانبار بێ سوود لەو خەلەلە وەردەگرێت و بە تایبەت لە ناوچە کێشە لە سەرەکان استقلالی ئەوە دەکات. ئەم کێشەیە نەک تەنها لە هەرێمی کورسان بگرێت لە بە سەرهەڵدانەوەی حەشدی شعبی لە عێراقیشە ئەو کێشەیە زۆر بووە. ئەگەر بگرێت لە عێراق زۆرترە و دەبینی ئەگە بچیتە کێشە ناوچە سەرەکان بەرەو عێراق بڕۆی جۆر و ڕنگ و جلوبەرگی سەربازی یەکجا زۆرە. جیاوازی جلوبەرگی هێزە سەربازیەکان وای کردووە هەندێک لەو هێزانە نکۆڵی لە هەندێک لەو کردانە بکەن کە ئەنجامی دەدەن. ڕادیۆی دەنگ کە ڕادیۆیەکی لۆکاڵیە لە ناوچەی گەرمیان قوربانی دەست هێزە سەربازیە جل جیاوازەکانە و 9 ساڵ لەمەوبەر لەلایەن هێزێکی جلوبەرگ سەربازی لەبەرەوە تاڵان کرا. هەرو کاتە ئەوەی کە بە لەلای ئێمە ئەنیەکلا بووە ئەوش لەلایەن هێزێکی فەرمیەوە کرابوو بە جلوبەرگی فەرمیەوە جلوبەرگی هێزە ئەمنی و سەربازیەکان کەچی بە حکمی ئەو پاشاگەردانی هەیە لە ناو هێزە ئەمنی و سەربازیەکانەوە ئەو جیاوازی و زۆرەی کە لە جلوبەرگیانە هەیەوە لە هێزەکانە بە تایبەتی لەو سەروبەندەیە لە گەرمیانە هەبوو تاوەکو ئێستا تقریبا دوای 9 ساڵ هێشتا ئەو دۆسیە یەکلا نەبووەوە بۆ هەر هێزێک کە تۆمەتبارەکرێ و ڕاکێشرێتە دادگا خۆی لێ بەبەریەکە. هێزە سەربازی و ئەمنیەکانی عێراق و هەرێم هێندە زۆرن، ژماردنیان ئاسان نییە، هەر لە پێشمەرگە و پۆلیس و ئاسایش و زێرەڤانی و بەرگری فریاکەوتن و دژە تیرۆرەوە تا دەگاتە حەشدی شعبی و پۆلیسی فیدرالی و دژە تیرۆری عێراق و بەرپەرشدانەوەی خێرا و چەندین هێزی تر کە ئەم هێزانە تەنها جلەکانیان جیاواز نییە، بەڵکو هەماهەنگیش لە نێوانیاندا نییە و فەرماندەکانیشان قەڵەمی یەکتری ناخوێندنەوە. زۆر جا دەبینی بە جلوبەرگێکی سەربازی تاوانێک ئەنجام دەدرێت کاتێ لە تاوان لێکراوەکە دەپرسی جۆری جلوبەرگەکانیان چۆنە نەوع و شێوازێ جلت بۆ باسەکە کە ئەم جلانە یعنی ئێمە سەرمالێتێک کە چێ سەربەچی شۆنێکن سەربەچیەکێکن ئەگەر جلوبەرگەکان ڕێک بخرێتەوە و چەند جۆرێکی دیاریکراوە بێ ئەو کاتە ئەگەر هەر کەسێکیش بە جلوبەرگێکی سەربازی تاوانێک ئەنجامدات زووتر دەدۆزرێتەوە. جیاوازی جلوبەرگە سەربازیەکان تەنها گرفتی ئەمنی و پەرتەوازەییان لێ نەکەوتوتەوە، بەڵکو کڕینی جلی ئەو هێزانە و هاتنەخەتی کۆمپانیەکانی بواری جلوبەرگی شوای کردووە پارەیەکی زۆریش لە کڕینی جلوبەرگدا بەهەدەر بدرێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.